بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و جارێک کە هاتینەوە خزمەت ئێوەی خۆشەویست لە ئاڵقەیەکی نوێ لە بەرنامەی نووسین و یادەوەری. خۆشەویستانم لێرەوە چینە سەر یەکێکی کە لە کتێبەکانی مامۆستا کەویش بریتە لە جەژن و یاد و بۆنەکان و هەڵسەنگاندنێک. خۆشەویستان ئەم کتێبەش لەبەر ئەوەی کە بابەتەکانی زۆر هەنووکەی و تازەن بە تەئکید قسە زۆر هەڵەگرێ. وەروەها مامۆستا لێرە لە سەر ئەم تەوەرانە بە شێوەیەکی فراوانتر کە دوای دێتە سەر بۆنە ئاینیەکان بۆنە جیهانی و پیشەیەکان نیشتیمانی و نەتەوەیەکان و هەروەها نەورۆزیش. لەبەرەوە ئەم بابەتانە بابەتی زۆر ئێستاین وا قسەی زۆر هەڵەگرن و بە پێویستیشمان زانی کە لێرە بە دواوە بچینە سەر ئەم کتێبە. وا دەمەوێت لێرەوە ئەوە بڵێم کە ئەم کتێبە لە ڕوانگەی ئاینیشەوە ڕەنگە ڕای جیاواز هەڵگرێ یاخود جیاوازی بیر و ڕامان هەبێت لەسەر بۆنەی جەژن و یاد و هەروەها بۆنەکان. لەبەرەوە ئێمە ئەوە ڕناگەینین کە بڵێن ئەمەی کە لێرەوە دەوترێت تاکە ڕای ئیسلامە بە تەواوی یاخود با بڵێن لە 100 ئەمە ڕای ئیسلامەوەیتی هیچ ڕایەکی تر نییە لە بەرامبەریە، بەڵکو ئەمەی کە ئێمە لێرە پێشکەشەکەین بە تایبەتی ئەو تەسەووری مامۆستا عەلی باپیر کە و زۆر جار وتومانە قسەی مامۆستا عەلی باپیر پشتیوانی دەقی هەیە واتە هەم قورئان هەم سوننەتی لەگەڵایە. لەبەرەوە مامۆستا بۆچوونی من هەوڵی داوە سەوابی تەواو لێرە هەبێ و قسەکەی ئیمامی شافعیش ڕەحمەتی خوای لێبێ کا فەرمێ قسەی من ڕاستە تا ئەو کاتی کە کەسێکی تر بەڵگە و بورهانێکی بەهێزتریە بێ و قسەی بەرامبەرەکەشم تا ئەو لەحزەیە کە ئەو بەڵگە و بورهانەوە ئێنێتەوە بە هەڵەیەزانم. بۆیە ڕەنگە بچینە ئەو بابەوە بۆیە لە سەرەتاوە ئەو من وتم ئێمە دەمارگیرانە خۆ تەعەسوبیانە ئەم بەرنامەیە پێشکەش ناکەین و تەسەووریشمان وایە کە دەزانین کە ئەمە ڕای جیاواز هەڵەگرێ ئەوەی لێرە پێشکەشتان نەکرێ ڕای بەڕێز مامۆستا عەلی باپیرە. مامۆستا زۆر بەخێر بێ و سوپاس دەکەین. سوپاس کاکە پەیوەند. سپاس دەکەم سەلامەت بی. مامۆستا لە سەرەتایە بە ئەوە بپرسم چۆنە لەم کتێبەیە بەس لەسەر جەژنەکان قسەت نەکردووە بەڵکو یاد و بۆنەکانت بە شێوەیەکی گشتیش دیسان هێناون چونکەوا ئەڵێن بۆچی بەس جەژنەکان ئێمە ئازانی کە لە ئیسلامە دوو جەژن هەیە و گرنگی زۆری پێدراوە. ئەم جەژنانە شەرع یەکلایی کردوێتەوە کەوە جەژن و بۆنەوە هەروەها شێواز و هەڵسوکەوتەکانی ناو جەژنیش کە بریتێ لە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانی پیرۆز چۆنە هاتووی یاد و بۆنە و هەروەها کۆمەڵک بابەتی تریش لەگەڵا هێناوە. الحمد لله رب العالمين وصلى الله تعالى وسلم وبارك على حبيبنا وشفيعنا وقائدنا مقتدانا محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. كاك پەیوەند ئەم کتێبە ڕەنگە دوای جەنابەت پرسیاریشت هەبێ کە چ بیرەوەریەکی لەگەڵدایە ئێستا باسی ئەوە ناکەم، بەڵام ئەم کتێبە بۆیە نووسراوە کە هەندێک شت کە زۆر دووبارە دەبنەوە لە ژیانی خەڵکدا چی کۆمەلگای ئێمە وەکو کۆمەلگای کوردەواری لە هەرێمی کوردستان و لە شوێنەکانی دیکە و چ لە کۆمەلگاکانی دیکەدا ویستومە قسە لەسەر ئەو بابەتە بکەم. واتە بۆیش سێ و شەم بەکار هێناون جەژن و یاد و بۆنەکان. جەژن بە عەرەبی عیدی پێ دەڵێن کە بە ئەعیاد کۆ دەکرێتەوە، یاد ذیکڕای پێ دەڵێن بە ذیکڕایات کۆ دەکرێتەوە و بۆنەش بە عەرەبی مناسەبەی پێ دەڵێن کە بە مناسەبات کۆ دەکرێتەوە. لەبەر ئەوە کە ئەو سێ وشێ هەرسێکیان بەکار دەهێنرێن و ماناشیان تێکەڵکێشە تا ڕادەیەکی زۆر. هەڵبەتە دوایی ڕەنگە لە ئاڵلقەکانی دیکەدا بگەینە ئەوە کە پێناسەی هەر کام لەوانە بکەین و لێوە دەگەڕینەوە چ بۆ قورئان و چ بۆ دەقەکانی سوننەت و بۆ ڕای زمانزانان. جا بۆیە ئەو سێ و شێم بەکارهێناون بۆ وەڵامی پرسیارەکەت
لەبەرەوە کە وشەی عید جەژن هەرچەندە زۆربەی خەڵک مانا باوەکەی ئەوەیە کە جەژن بۆیە نەتەنیا جەژنی قوربان و ڕەمەزان، بەڵام ئێمە هەر لە قورئاندا و لە سنەتی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام بەڵگە دێنینەوە کە پێغەمبەری خوا ڕۆژی جەژنیشی ناوناوە، ڕۆژی جومعەشی ناوناوە عید، هەروەها هەر چوار ڕۆژەکانی تەشریق واتە عید ئوضحیە ڕۆژی دەیەمی ذیلحیجە و سێ ڕۆژەکەی دواییش کە ئەیام تەشریقیان پێ دەڵێن هەر چواری ناوناون عید، و لە قورئانیشدا ڕۆژێک کە مناسەبەتێکی تێدا دەبێت یاخود ڕووداوێکی تێدا یاد دەکرێتەوە ناوە عید، مناسەبەش واتە بۆنە دیسان و یادیش یاد و بۆنە لێک نزیکن واتاکەیان، بەڵام مەرج نییە هەموو یاد و بۆنەیەک جەژن بێ. هەڵبەتە وشەی عید کە بەکار هێنراوە لە زمانی عەرەبیدا دەڵێ بە یادی خۆش و ناخۆش دەگوترێ، یعنی بۆیەنە کاتی خۆی کۆچڕە و بوو ئەوەش هەر لە ڕوانگەی زمانی عەرەبیەوە وشەی عید ئەویش دەگرێتەوە، بەڵام لە عورفی کوردەواری خۆماندا بە ڕۆژانی خۆشی دەڵێن جەژن، بە ڕۆژی ناخۆش و یاد و بیرەوەری ناخۆش ناڵێن جەژن، بەڵام لە ڕووی زمانی عەرەبی ئەویش دەگرێتەوە. بەتەشید مامۆستا دێمە سەرەوەی کە جەژن هەر بە مانای خۆشی و شادی دێ یاخود مانای تریش هەڵەگرێ. بەس با پرسیاری ئەوە بکەم دوای ئەوەی کە جەنابەت بۆکو عینوانی کتێبەکە نووسی جەژن و یاد و بۆنەکان و هەڵسەنگاندنێک، قسەمان لەسەر ئەو هەڵسەنگاندنە، ئەو هەڵسەنگاندنە چییە و پێوەری جەنابەت بۆ ئەو هەڵسەنگاندنە چین؟ بەڵێ کاک پەیوەند من هەم لەم کتێبەوە لە هەموو کتێبەکانی دیش هەمیشە دەگەڕێمەوە بۆ دەقەکانی قورئان و سنەتی پێغەمبەری پێشەوامان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، و هەروەها دەگەڕێمەوە بۆ عەقڵ، یعنی ژمارەیەک لە کتێبەکانم بۆ وێنە چەند مەسەلەیەکی باوی سەردەم گوتومە هەڵسەنگاندنێکی ژیرانە و تێڕوانینێکی شەرعیانە، هەروەها بۆ وێنە لە چەند مەسەلەیەکی سیاسی هاوچەرخ لە بەرتیشتی شەرع و عەقڵدا، یعنی کۆمەڵێک لە کتێبەکانم هەڵبەتە ئەوەی کە لەوێشدا باسی عەقڵ و ژیریم نەکرد بێ، ئێمە خوای بەرزی مەزن هەمیشە دەمانگێڕێتەوە بۆ وەحی، لە دوای وەحیش دەمانگێڕێتەوە بۆ عەقڵ. جا من پێوەرم لەم کتێبەدا بۆ هەڵسەنگاندنی ئەوە بریتێ لە وەحی کە وەحی لە قورئان و سونەتدا بەرجەستەیە، و لە دوای وەحیش بۆ عەقڵ. هەڵبەتە وەکو من لە مەوسوعەی بیرکردنەوەی ئیسلامی لە نێوان وەحی و واقعدا لە کتێبی پێنجەمیدا باسی ئەوم کردووە کە ئەو کێشە و بگرە و بەردەی لە نێوانی شەرع گەرا و عەقڵ گەرایاندا هەیە کە هەندێکیان پێیان وایە کە دەبێ ئێمە هەر تەماشای دەقەکانی شەرع بکەین، هەندێکیش پێیان وایە نەخێر دەبێت تەماشای عەقڵ بکەین، بەڵام هەڵوێستی ڕاست و دروست و هاوسەنگ لە ئیسلامدا ئەوەیە کە هەم وەحی لە شوێنی خۆیدا، عەقڵیش لە شوێنی خۆیدا، و لە ڕاستیدا نادیدەگرتنی عەقڵ و پژوێخستنی لە هەمان کادا پژوێخستنی وەحیشە، چکە وەحی ئێمە عەقڵ وەری دەگرێ و عەقڵ لی تێدەگا و عەقڵیش جێبەجێ دەکا. ئێمە ینی وەحی سێ جاران پێویستی بە عەقڵ هەیە، یەکەم وەریگرێ لقەومی یعقیلون، خوای پەروەردگار قورئانی دابەزەن بۆ عاقڵان، شێت مخاطب و دوێنراو نین، بە منداڵ دوێنراو نین، یەکەم بۆ وەرگرتنی، دوو بۆ لێ تێگەیشتنی، سێ بۆ جێبەجێکردنی. ئەلبەتە من پێوەرم ئەوەیە شەرع و عەقڵ یاخود وەحی و عەقڵ بۆ هەڵسەنگاندنی هەر بابەتێکە قسەی لێ دەکەم. لێرە کە لە جەژن و یاد و بۆنەکان و
ئەوە هەڵدەسەنجێن و قسەی لێ دەکەم چ بۆ هەر بابەتێکی باشە کەواتە مامۆستا ئێمە لێرەیە هەم پشتیوانی دەق دەبینین کە پشتیوانی بابەتەکانی کردووە هەم ئەقلاندنێکی ژەبینین واتە بۆ مانای کە لە ڕووی دلیلی عقلیشەوە مەسەلەن بۆ نمونە ئەم شتە پەسەند کراوە هەم لە لایەنی دەقەوە هەم لە لایەنی عقلەوە کەواتە دوو ئاراستە ئیشی لێرەیە کردووە هەم دەق هەم عقل بەڵێ ڕاستە جامە لە زیاتی دەق هەرچەند ئەو زاراوەیەکی هاوشەرخە بەکاربێنرێ هەردەگونجێ بەڵام زیاتر گەر بگوترێ وەحی سروش وەحی بۆ چونکە خەڵکی کەش کە قسە دەکا هەردەقا یعنی ئەو چەمکەکەی گشتیە بەڵام کە گوتوت وەحی واتە ئەو پەیامە تایبەتەی کە خوا سبحانه وتعالى بە جیبریلدا عليه سەڵات وسەلام ناردوێتی بۆ چ پێغەمبەری کۆتایی محەممەد صلی الله عليه وسلم چ بۆ هەر کام لە پێغەمبەرانی دیکە چ لە دووتوێی کتێبێکدا بەرجەستە بوو بێوەکو قورئان چ پێغەمبەری خوا عليه سەڵات وسەلام بە فەرمایشتەکانی تعبیری لێکرد یا بەکردەوەکانی یاخو بەدان پێداهێنانەکانی کە سونەت دەبێتەوە بەو سێ بەشە ئێمە هەر بڵێن وەحی و عەقڵ وەکو گوتم جاری واشەیە وشەی دەقیش هەم وەحی دەگرێتەوە و هەم غەیری وەحیش دەگرێتەوە بەڵام مەگەر بڵێ دەقە شەرعیەکان یا دەقەکانی شەریعەت ئەو کاتە مانای وەحی دەگەێنێت باشە مامۆستا هەڵبەت ئەمە ڕای من نییە من چونکە باوەڕم وایە کە هەر کەسێک توانی مەسەلەن توانای بنکۆڵکردنی هەبوو توانای گەڕانی هەبوو بۆ هەر بابەتێکە توانی قسەی لێ بکە قەنەعاتی من وانە کە لەبەر ئەوەی کە مامۆستا علی باپیر لە ڕوانگەی ئاینەوە تەماشای شتەکانەکە ئیتر نابێت باز لە بابەتەکانی تر بکە بە پێچوانەوە بەڵام ڕەنگە بینێرێک ئێستا پرسیاری ئەوە بکە بڵێ مامۆستا ئەگەر هەر لەم کتێبەیە بەس باسی بۆنە ئاینەکانی بکردا نەپەڕایەتەوە بۆنە جیهانیەکان و مەسەلەی پیشەیەکان و ئەوانە ئەمانە چ پێویستمان پێ هەیە ینی منەمێ وەڵامی ئەوان بیتەوە ئایا ئێمە تەنها قسەمان لەسەر ئەوە هەبێت کە بۆنە باو بڵێن ئاینەکانی خۆمان شارەزابین و تەواو ئەو هەموو بۆنەی ترکەیەتە ناو ژیانی ئێمەوە چۆن بەرخوردیان لەگەڵا بڵێ ئەگە بەناوی خۆش و پرسیار بکەی هەر دەبێت وەڵایەوە قەنەعاتی من نییە ئەگەر بە هەر حاڵ ئاعتیادیە جەنابەت جاری واشەیە خۆت بەریە سەر شێوەی ئیشێک لە بینەران و بیسەرانی بەڕێز ئاساییە کاک پەیوەند ئێمە دیارە مەبەستم لە بۆنە ئاینیەکان یا بیرەوەری ئاینیەکان یا جەژنە ئاینیەکان ئەوانن کە پاڵ دەدەن لای دەقێکی شەرع یعنی بۆیە ئەوانی کەشم هێناوە چونکە ئیسلام بۆ ڕێکخستنی ژیان هاتووە بە خۆشی و ناخۆشیەوە بە هەوراز و نشێویەوە بە شین و شاییەوە یعنی ئیسلام قسەی هەیە لە هەموو شتێکدا ئەنجا ئێمە ساڵەیە ئەگەر هەر جەژنی قوربان و ڕەمەزان حساب بکەین ساڵی دوو جار ئەمە جەژن دەکەین بەڵام هەر بەینابەین ئەمڕۆ ڕۆژی منداڵانە ئەمڕۆ ڕۆژی دایکە ئەمڕۆ ڕۆژی ڕۆژنامە نووسانە ئەمڕۆ ڕۆژی کەم ئەندامانە خاوەن پێداویستی تایبەت ئەمڕۆ ڕۆژی بۆیەنە نووسەرانە ئەمڕۆ یعنی ڕۆژ زۆر ڕۆژی دار و درەخت ڕۆژی چی ڕۆژی ژینگە جەنابەت دەزانی ئەو بۆنانە زۆر زیاترن بۆنە جیهانیەکان یا بۆنە پیشەیەکان ڕۆژی کرێکاران ڕۆژی جوتیاران ڕۆژی ئەوانەی کە خاوەن پیشەیەکەن هەروەها بۆنە نەتەوەییەکان ئەوە یادی کۆچڕەوە یادی ئەنفالە یادی چیە یادی چییە هەروەها بۆنە نیشتیمانیەکان بۆنە نەتەوەیەکانەوە کە بەسەر نەتەوەی کورد هاتووە نیشتیمانیەکان وەسە بەسەر وڵاتەکە هاتووە بە هەموو پێکاتەکانیەوە ئەمانە هەمووی بۆنە جیهانیەکان پیشەیەکان نەتەوەیەکان نیشتیمانیەکان شەریع هەموو قسەی هەیە لەبارەیانەوە ئایا ئەمانە کە دێن لە ژیانی خەڵکدا دێن خەڵک پیانەوە سەرقاڵ دەبێت شریعەت قسەی چیە لە بەرامبەریاندا ببوورە مامۆستاگەڕێ قەوسم بیتێ هەندێک لە بۆچوونی خەڵکی خۆمان با بڵێن خەڵکی متەدەین ئەوەیە کە ئێمە پێویست ناکە تەجاوازی
غێری خۆمان بکەین و ئەوە مەسەلەن بۆن منە مەشتێکی دیاریکراومان هەیە چ پێویست دەکات پەل بە ئاوین بەوەی کە بە قسە لەسەر بۆنی مناڵ بکەین و لەسەر ژینگە بکەین و لەسەر نازانم ڕۆژ نیشتیمانی وڵات بکەین و لەسەر نازان هەنی ئەڵە چ پێویستەکە ینی بەڵێ بەڵێ وەڵا ئەوەی وا دەڵێ لە دین تێنەگەیشتووە حاڵی نەبووە ینی چونکە بۆ باشە شریعەت قسەی نیە لەسەر مناڵ قسەی نیە لەسەر دایک قسەی نیە لەسەر بۆیە کەم ئەندام قسەی نییە لەسەر ژینگە لەسەر دار و درەخت لەسەر کرێکار لەسەر نووسەر لەسەر ڕۆژنامە نووس خۆ قسەی هەیە ئەنجا ئەگەر وابزاندرێ کە تەنیا ئەوەی کە پەیوەندی بە وەحیەوە هەیە ئەوە هی ئێمەیە ئەوەی دیکە هیچی ئێمە نییە ئەمە دین زۆر بچووک دەبێتەوە دین زۆر گچکە دەبێتەوە و تۆ دین دادەڕنی لە ژین ئەمە ڕێک عەلمانیەت وا دەڵێ عەلمانیەت دەڵێ دەبێت دین لە ژین داببڕدرێ لە دەوڵەت داببڕدرێ لە بەڕێوەبردنی کۆمەلگا داببڕدرێ ئەوەی کەوا دەڵێ ئەگەر بە هاندەرێکی دینیش بێ بەڵام لە ڕاستی قسەی عەلمانیەکان دەکات هەروەکو چۆن کاتی خۆی کە حکوومەتی بڵێن ئەو دەوڵەتی سعودیە کە دامەزراوە ئال شێخ هەبووە ئال عەزیز هەبووە دینیان داوە بە حساب محەممەدی کوڕی عەبدولوهاب و کوڕەکانی دەوڵەتیش ئەوە عەبدولعەزیز و کوڕەکانی کە ئەوە لە ڕاستی ئەو عەلمانیەتە ئەو دابەشکردنی دین و دەوڵەتە ئەوە عەلمانیەتە هەر لەوێ ڕە بە عەلمانیەت هاتووە بۆیە ئێساش ئەگە تەماشا بکە ئێستا بەرەو عەلمانیەت دەچێتەوە سەر ئەوە کە بە زەقی خۆی بە عەلمانی پێشاندا جا ئەوەی کە دەڵێ ئێمە ئەگەر بێت و قسە بکەین لە بۆنە جیهانیەکان بۆنە پیشەیەکان بۆنە نەتەوەیەکان بۆنە نیشتیمانیەکان ئەوەی مە لە چوارچەوەی دین چووینە دەرێ ئەوە دین بە بچوشی حاڵی بووە دین بە تەسچی حاڵی بووە گەنە لە ڕاستیدا دین قسەی هەیە دین قسەی هەیە لەبارەی جیهانەوە وما أرسلناك إلا رحمة للعالمين أي محمد تۆمان نەناردووی مەگەر بەزەیی خوابی بۆ هەموو جیهانیان کەواتە ئەو جیهانیانی کە محەممەد بۆیان ڕەوان کراوە دەبێت بۆنە و مناسەبەتەکانیان ئیسلام قسەی هەیە لەبارەیانەوە هەروە بۆنە پیشەیەکان ئیسلام بۆ هەموو توێژەکانی کۆمەڵگا هاتووە خاوەن هەر کار و پیشەیەک بن کەواتە ئیسلام قسەی هەیە لەسەریان هەروەها ئیسلام بۆ نەتەوە بۆ نیشتیمانێکی دیاریکرا و کۆی نیشتیمانەتەوەکان هاتووە کەواتە دەبێت لەبارەی بۆنە و جەژن و یادەکانیانەوە قسەی خۆی هەیە جا بەهەرحاڵ ئەوەی کەوا بیر دەکاتەوە کاک پەیوەند جا نەک هەر لەمڕۆوە ڕەنگە لە ڕووی دیکەشەوە هەبێ وا بیر بکەنەوە کە لە ڕاستیدا ئەوە ئیسلام ئاینی گشتگیری ژیانەوە ئاینی فراوانی هەموو مرۆڤەکانە هەموو پێکاتەکانی کۆمەڵگایە لە مێژە کەچوو کوروش کراوە و لە مێژە بچوو کراوەتەوە بۆیە خەڵکێکە لە ئیسلام حاڵی نییە خۆی بە ناچار بینیوە ڕووبکاتە ئەم لاولا من لە بیرەوەریەکانی خۆمدا لە چەند مەڵەوەی لە خەرمانی تەمەنم باسم کردووە کاتی خۆی تازە دەگەیشتمێ لە مزگەوتی گەورەی ڕانیە پیاوێک هەبوو زۆر هاموشێ مزگەوتی دەکرد هیچ مردوێکی ڕانی نەدەمرد مەگەر ئەو دایدەهێشتا قەبری پیاوی زۆر خێرخواز بوو خۆ عافیکە بەڵام مەشهور بوو کە شووعیە ڕۆژێک وتم مام حاجی وتی بەڵێ وتم جەنابەت بۆکو گوتم تازە دەگەیشتمی ئاوا لە ئامادەیی بووم گوتم جەنابەت پیاوێکی خێرخوازی و هەر کەسێک دەمرێ ئەو کاتە ڕانێژی کچکە بوو ئەتۆ دایدەهێڵ یە قەبری گوتی بەڵێ وتم مەشهوریشە کە شووعی جا ئەو دۆ چۆن پێکەوە گونجاندوون ئەویشتی کاکە دەزانی چۆنە گوتم بەڵێ گوتیە من بۆ لای خوا و بۆ قیامەتێ ئەوە مسلمان و تەواو گوتم بەڵێ وتی بەڵام بۆ کاروباری دنیایی شووعیم ئەمیشتم چۆن گوتی ئەوانە دەیانەوێت دادگەری بچەسپێ و دەستی زاڵم و زۆردار ببڕن و بەرگری دەکەن لە چەو ساوە و ئەمیشتم جا مام حاجی خۆخوا دینی ناردووە بۆ ڕێخستنی ژین بۆ دنیا ئەی چۆن قسەی نیە لەبارەی خەڵکی هەژار و نەدار و لەسەرکردنەوەیان و بەرگری لێکردنیان و قسەشی نیە لەباری زاڵم و زۆردار و خۆسە پێنان گوتم خوای پەروەردگار دینەکەی بە تێرەتەواوی ناردووە
پێویستی بە پێینەپەڕۆی ئەم لاولا ناکە ئەمجا جەنابیشت مادام بە هەر حاڵ قسەمان کردن نازەم تا سڕات دێک بۆم حاڵی کرات تەمەنیشی هەبوو ئەوە کە تۆ پێت وابێ ئیسلام چەند شتێکی دیاری کراوە بەڵام شتەکانی دیکە قسەی لەسەریاننی ئەوە زەمینە خۆش دەکات بۆ خەڵک کە ببێتە شیوعی کاتی خۆی بڵین ڕەوازیان هەبوو هەورە هەروە ببێتە سیکۆلاریز ببێتە لیبرالیز ببێتە چی ببێتە چی بۆ ئەتۆ ناچاری دەکەی هەروە هەر لە بیرۆرەکانی خۆمدا ئەوەشم نووسیوە کە جارێک لە کوردستانی ڕۆژهەڵات کۆبنەوەیکی مامۆستایان بوو ئەو مامۆستایە کە وەکو بەرپرسی مامۆستایەکان هەڵدەبژێردرا لەوێ دەناوم هێناوە مامۆستایکی ناوبانگ بوو سا بە ڕەحمەتی خواشوە قسەی کرد بۆ خەڵکەکە گوتی کاکە ئیسلام بۆ قیامەتی هاتووە ئەو گروپانەش ئیشی بۆ دنیاە دەکەن جا چێ قیامەتی دەوێ بێ بۆ لای باژێ بۆ ئەمە بگرە چێش دنیای دەوێ بە دوایوان کەوێ جام گوتم من دوای لە موناسەبەتێکدا قسەم کرد گوتم ئەو قسەیە خەڵکی غەیری ئیسلامی دەی قۆزێتەوە دەڵە وەرن بە اعترافی مامۆستا ئێمە ئیش بۆ دنیا دەکەین چێ دەوێت دنیای چاک بێ نەتەوەکەی ئازاد بێ نیشتیمانەکەی ڕزگار بێت چی بێت چی بەل بێتە گەڵ ئێمە شێش قیامەتی دەوێت ئەوە مامۆستا چون بەڵام ئەوە دابەشکردنێکی زۆر نادادگەرانەیە لە ڕاستیدا ئیسلام هاتووە قیامەتت بۆ دەستە بەرکە لە میانی دنیادا لە میانی ژیانێکی دنیای ڕێگ و پێکدا کە دادگەری تێدا بچەست پێ لە میانی ژیانێکی دنیایی وادا کە مرۆڤ تێیدا مرۆڤ بێ ئەوە دابشکردنێکی زۆر ناعادیلانەیە لە ڕاستیدا تیلکە ئیدەن قسمەتون ڕیزە ئەوە دابشکردنێکی نادادگەرانەیە جا ئەو جۆرە بیرۆکانە کاکە پەیوەند دەبێت ڕاست بکرێنەوە کە تۆ کاکە بۆ قسە دەکەی لەسەر فڵاشت ئەی بۆ لەسەر فڵانشت قسە دەکەی بۆ ئەی خۆ دینی خوای پەروەردگار هاتووە قسەی هەبێ لە هەموو شتێکدا جا چ ڕەتی کاتۆ چ قوبوڵی کە بەڵام قسەی هەیە لە بارێشەکان مامۆستا تقریبا بەشی کۆتایی کتێبەکەت بۆ بابەتی نەورۆز داناوە ینی بە تەفاسیل قسە لەسەر نەورۆزەکەی و لەسەر بەرجی کتێبەکەش نەورۆز بە ینی چۆنەڵی سەر بەخۆ هاتووە وەکو ناوێکی دیاری کراوە چۆنە ئەو ینی بە تایبەت یاخود با بڵێن بە جیاواز لەوەکانی تر نەورۆزت هێناوە یاخود ئەو بەشە لە کتێبەکەت بۆ نەورۆز تەرخان کردووە وەڵا هۆکارەکەی کاک پەیوەند هەر ئەوەیە کە نەورۆز یاد و بیرەوەریەکە یاخود جەژنێکە دووبارە دەبێتەوە ساڵانە لە کوردستاندا لە بەشەکانی کوردستاندا خەڵک پێوە سەرقاڵ دەبێت جا من قسەی خۆم بە تەفسیل لێوێدا کردو دوایی دەشی گەینێ بەڕاستی نەورۆز دەبێت لە زۆر ڕۆوە قسەی لێ بکرێ لە ڕۆ ئەفسانەیەکەیەوە لە ڕووی مێژووییەوە و لە ڕووی ئەوە کە هەڵویستی شەرع چییە لە بەرامبەر ئەو جەژن و بۆنەدا نەورۆز زۆر کەس وا دەزانێت کە تایبێتە بە کوردەوە بەڵام بۆ زانیاریت ئەوانی ڕۆژهەڵاتی ئاسیا فارس بەلوچ هەروەها ئەفغانی پاکستان هند ئەوانە هەمویان بە جەژنی خوای دەزان نەکەر ئەوەندە تورکیا تورکەکان دوایی لە دەوڵەتانی عەرەبی لە میسر لە شوێ یان هەری ئێمە نییە دیارە نەورۆز سەرەتای کەشی بەهارە و تێپەڕبوونی زستانە ئەلبەتە من قسەی خۆم دوایی لەو بارەوە دەکەم بە تەفسیل وا پێ دەچێت کە هەندێک لە زانایان دەڵێن قەزەکەەوە بکە کە ساڵان لە ڕۆژگارانی زوودا کەشی زستان کەشێکی پڕمەینەتی و دەرد و ئازار و سەخت بوو بۆ خەڵک وەکو ئێستا سوتەمەنی و تەکنۆلۆژیا و جێگە و ڕێگەی گەرم و بەرگ و پۆشاک ئەوانە بۆ شێوە نەبوو کادێنەکەشان بەشیەوەی نەکردو زۆر کەس لە زستاندا هەڕە قەڵات و مردوون و ئاژەڵیان ئەو بوو جا کە زستان تەواو بوو کەشی بەهار هاتوو کردویانە بە ڕۆژێکی شادی و خۆشی بەڵام وێ ڕای ئەوە بەسەرهاتێکیشی هەر لەسەرە کە دیارە بەسەرهاتێک ئەسڵەکەی ئەفسانەیە بەڵام بە ئەفسانە بوونیشەوە ئایا هەڵوێستی شەریعەت چییە لەبارەی ڕۆژێکەوە کە قەومێک خەڵکێک دەڵێن ئێمە ئەم ڕۆژە دڵخۆش دەبین لە بۆچی وەڵا لەم ڕۆژەدا کوڕە جووتیارێک کوڕە هەژارێک ڕاپەڕیوە لە زۆردارێک لە بینی بردووە ئێ باشە بەش دڵخۆشین
هەموو قورآن لە قورآندا لەعنەت لە زاڵم کراوە دیفاع لە مەزڵوم کراوە جاگەر بەو ڕۆژە ئێوە دڵخۆشن ئەوە جێی خۆیتەوە ئەوەی چێکە لە ئامانجەکانی شەریعەت کە زوڵم نەمێنێ و مەزڵوم هەڵسێتەوە و زاڵم دەستی بگیرێ و دەستی ببڕدرێ خی پەروەردگار لە سوورەتی ئەنعامدا دەفەرمێ فقطع دابر القوم الذين ظلموا والحمد لله رب العالمين دوای ستەمکاران بڕا دوابڕاو بوون ستایشی بۆ خی پەروەردگاری جیهانیان خواست ستایشی خۆی دەکا لەسەرەوە کە ستەمکاران دوابڕاو بوون و بێ پاشەوار بوون مەبەستمەوەی کە بۆیە باسی نەورۆزم بە تایبەت کردو چونکە وەکو گوتم ساڵانە خەڵک پێوە سەرقاڵ دەبێ و بە ناوی دینیشەوە بەداخەوە دەڵە بکە بە ناوی دینیشەوە زۆر جار دژایەتی ئەو یادە دەکرێت و خەڵکێکیش هەیە ڕەنگە لە کاردانەوەی بە ناوی دینەوە دژایەتی کرانی نەورۆزەوەیش تێ بپەڕێنێ یا مەسەن ئەوە ئاگرەکە دەکرێتەوە ئەوە هەندێک لەوێدا باسم کردووە کە ئەوە ئاگری مەجووسیەکانە یەک ڕۆژ و یەک سەعات دەکرێتەوە ئاگر مەجووسیەکان 4 فەسڵە 24 سەعاتە دەبێ ئاگرەکان باسیە و کڕوشی بۆ دەبن ئەوە ئاگری مەجووسیانە ئەمما ساڵی ڕۆژێک جارێک سەعاتێ ئاگر دەکرێتەوە کە لێشیان بپرسی دەڵەوە کە ڕەمزی ڕزگار بوونە کاتی خۆی کە کاوەی ئاسنگەر ئەژدەهاک زەحاک کە بەچەند بێژەیەک هاتوو کوشتوێتی ئاگریان کردوێتەوە لەسەر چایشی بەرز بۆی خەڵکەکەی دیکە پێ بزانن ئێجا باشە ئەگەر ئەوە بێ ئەوە ڕەمزی ئازاد بوون و ڕزگار بوونە ئەتۆ دەبێت بەپی عەقڵی خەڵکەکە مامەڵێ لەگەڵدا بکەیت جا بە بناغەکەی بنەرچەکەکەی ئەفسانە بێ بەڵام ئێستا خەڵک وا تێدەگا ئەو ئاگرکردنەوەی ڕەمزی ڕزگاری و ئازادیە ئەنجام ڕزگاری و هەموو بەرنامەکانی خوا هاتوون خەڵک ڕزگار و ئازاد بێ هەموو بەرنامەکانی خوا هاتوون چەساوان دەرباز بن ڕزگار بن و زۆرداران بخرێنە زەبڵدانەوە اینجا ئەوە ڕۆژە ئەگەر ئەو ئاگەر ڕەمزی ئەوە بێ ئێمەش بەوە دڵخۆشی بەڵام ئەگەر بۆ پەرستن بێ و تەقدیسکردن بێکەوانە هیچ کەسێک کە ئاگر دەکات و ناچێت کڕوش و سەزەی بۆ بەرێ مەگەر مەجووسیەکان خۆیان مامۆستاوە وەرەوەکو کتێبەکە دوایی بە درێژی هینەوە سەری جارێکی تر بەسەوە ئەر لە سەرەتای ویستم بزانم ئەو جیاوازیت چییە کە بەسەرن ئەو بێژەیە بە تەنها هاتووە مامۆستا با بزانین کتێبەکە زانین مێژووی زۆر کۆنی نییە بەڵام با بزانین چی یادەوەریشی لەگەڵایە ئەم کتێبی جەژن و یادوبۆنەکان ئەوەی کە ئەو یادەی کە لەگەڵیدایە هەرەوەی کە ئەو کاتە کە پێم ئەو کتێبە بنووسیەوە من لە ئەنجومەی نوێنەران لە بەغداد داوام دەکرد لەوێەوە کە بەرەبەری جەژنی نەورۆز بوو پەیوەندیان پێوە کردم ئەو کاتە شتیشم نووسی لەبارەی نەورۆزیشەوە هەر بە لە پەیجەکەی خۆمدا هەیە گوتیان مشەوەشێکی زۆرە و هەندێک لە مامۆستایان دژی نەورۆز قسە دەکەن و هەندێکی دیکە پشتگیری دەکەن و خەڵک بە گشتی دەچێتە دەرو ئایا ئەوە چییە و چۆنە ئەوانە پەیوەندیان پێوە کردم ئەو کاتە هەندێشتم نووسی دوو جار لەما بێ لەبارەی نەورۆزشم نووسی لە کاتی خۆی لە پەیجەکەی خۆی بڵاوم کردەوەوانە ینی بۆنەکە مناسبەتەکە ئەوە بوو کە من ئیلحاحێکی زۆرم لێ دەکرا کە ئایا ئەوە فعلەن وایە هی مەجووسی و ئاگرپەرستەکانە و ئایا کەسێ بچێتە دەر بۆ بۆنەوە هەتا کاتێ بانگەشەی ئەوە دەکرا هەر کەسێ بچێتە دەر ئەوە وەکو مەجووزیەکانی کردووە و ئەسڵانەوە ئیمان و عەقیدەی هەڵوەشاوەتەوە یا لە بازرگانی ئیسلام چۆتە دەرێ هەتا جۆرە بیرکردنەوەی ئاواش هەبوون ئێمروز زانیاریم هەبوو کە زۆربەی خەڵک دەچۆ دەرێ گەروا بێ و میلەتە دیارە هەمووی هەڵگەڕاوەتەوە لەبەر چی دەشتە دەرێ بە بۆنەی چی بە بۆنەی نەورۆزەوە یا ئاگر دەکرێتەوە ئەڵبەتە لێرەشدا باسم کردووە کە ئاگرکردنەوەکەش ئەویش هەل لە ڕووی تەندروستیشەوە دەبێ خەڵک وریابێ ئاگری وانە کات و ئاگر لە تایە بەردان و لە قیر و لە چی و هەرژینگە پیس دەبێتەوە ئەوانە دەگونجێ بە شێوەیەکی ڕەمزی بڵێن ئەگەر بویستری یادی ئەوە بکرێتەوە جا من بۆنەکەی ئەوە بوو کە من نوختە بخەمە سەر پیت لەو بارەوە هەم بگەڕێمەوە من گەڕامەوە بۆ شانامەی فیردەوسی دەقی قسەکانی شانامی فیردەوسیم هێناوە و لە سەرچاو مێژوویەکانی دیکەوە قسەم هێناوە کە ئەسڵان بەسەرهاتی کاوە و ضەحاک یا ئەژدەهاک
کەوتم بە چەند بێژەیە کاتۆ چی بووە چۆن بووە لە ڕوە ئەفسانەیەکەیەوە دوای لە ڕۆ مێژوویەکەیەوە و دوایی لە ڕووی دەقەکانی شریعەتەوە و لە ڕووی ئامانجەکانی شریعەتەوە چۆن تەماشای ئەو بۆنەیە دەکرێت یعنی بۆنەی نووسینی ئەم کتێبە یاخود هاندەری ئەوە بوو کە عەرزم کرد. مامۆستا من لە پێشەکیا وتم ئێمە باس لەم بابەتاکەی نەزانین ڕای جیاواز لەسەر ئەم بابەتانە هەیە بەڵام ئەم ڕایەک ئێستا مامۆستا عەلی باپیر لێرە بەیانیەکە ڕایەکە کە لە نزیکە لە سەوابە بۆ چوونی مامۆستا عەلی باپیر ئێمە ڕێزیش لە ڕاکانی تری ژەگرین هەر ڕایەکەیە لێرەیە بەڵگە و بورهانی مامۆستا عەلی باپیر لێرەیەتە پێشەوە و چ قەنەعەتەکە بە قەنەعەتکە و قەنەعەتیش ناکە بە قەنەعەتی خۆی بمێنێتەوە نازانم لەم بابەتەوە جەنابی وڵا کاک پەیوەند بەدەردی کابرا دەڵێ ئەو هەموو ترس و لەرزەی ناوێت تا ڕایەکی من دەخەی ڕوو نزیکە لە سەواب و ڕەنگە ئەوە کاکی خۆم ئەوەی کە دەڵێم چ لێرەدا چ هەر کتێبی کەمدا من پێم وا عینی سەوابە باش لە ڕاستیدا من سەداسەد ئەو ڕایی کە لێرەدا هێناومە و بە بەڵگەشم لەسەر هێناوەتەوە جا من ئەو کتێبە نووسیوە ئەوە چەند ساڵە من لە ساڵی 2012 نووسیومە ئێجا خۆ با خەڵکی بنووسێ هەڵۆشانەوەی قسەکانی من ڕەخنەم لە عەبدولعەزیز بن باز و ڕەخنەم لە ابن عوثەیمین کە زۆریشم ڕێز بۆیان هەیە و کتێبەکانیشیانم هەیە دەشقێن خوێنمەوە و خوا دەرەجەشیان بەرزکە ڕەخنەم لێگرتوون کە هەر خۆیان لەگەڵ خۆیاندا ناکۆکن لەلایەکەوە دەڵێن بۆنە و جەژنەکان بە بیدعەتیان لە قەڵەم دەدەن لەلایەکی دیکەشەوە دەڵێن بیدعەت پەیوەندی هەیە بە عەقیدە و بە عیبادەتەوە ئەمجا باشە خەڵک پێکەوە چاک و چۆنی دەکا یادی دار و درەخت دەکاتەوە یادی سەوزایی دەکاتەوە یادی منداڵ یادی دایک ئەوە چ پەیوەندی هەیە بە ئیمان و عەقیدە و بە عیبادەتەوە ئەوە هەڵسوکەوتی بینی مرۆڤەکان خۆیانە یعنی لە حاڵێکدا کە ئەوان پێناسەی بیدعەت وەکو دوایی دەیگەینە پێناسەی بیدعەت وا دەکەن کە تایبەتە بە بواری ئیمان و عەقیدە و عیبادەت کەچی دوایی ئەوە فعلەن واشە بیدعەت پەیوەندی بەو دوانەوە هەیە لە هەر شتێک لەو دووارەدەدا بهێنرێ بیدعەتە ئەمما لە بواری هەڵسو کەوتەکاندا و عادەتەکاندا ئەسڵ تێدا دەستکراوەی و داهێنانە جامە ڕەخنەم لەوانیش گرتووە دەی خۆ کەسێک پێی وا قسەکەی من ناڕاستە بە وەڵام بداتەوە و بە ئەو بەڵگانی کە من هێناون و هەڵیان بۆشێنێتەوە لە ڕاستیدا ئەوەی من لێرەدا گوتوومە سەداسەد پێم ڕاستە و پێچوانی ئەوەشم پێ هەڵەیە خۆ ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ بە هەروای گوتووە دەڵێ ڕەئی سەواب یا قەولی سەواب یحتەمیل الخەطأ وقول غير خطأ يحتمل الصواب قسەی خۆم پێ ڕاستە بەڵام دەگونجێ هەڵە بێ کەنجێ دەگونجێ کە دوای ئەوەی دەسەلمێنرێ بە بەڵگە بسەلمێنرێ کە هەڵەیە ئەو کاتەمیش پێی لێ دەنێ ڕای بەرامبەرەکەم پێ هەڵەیە دەستگونجێ ڕاست بێ کەنجێ دەگونجێ ڕاست بێ ئەگە بەرامبەرەکەی توانی بەڵگە بێنێتەوە کە ڕایەکەی ڕاستە گەرنا لە ڕاستیدا نەک من هەر کەسێک کە کتێبێک دەنووسێ شتێک دەڵێ کاکە من ئەوم پێ ڕاست و تەواوە و پێچەوانە و بەرامبەرەکەی ئەوەم پێ هەڵەیە ئەنجا خۆ گەر کەسێکیش پەرۆشی ڕایەکەی خۆیەتی دەتوانێت بۆکۆن کتێب بنووسێ و بەڵگە بێنێتەوە و ئیستدلال بکە ئەو کاتە بە خەڵک بەڕایەکەی ئەو بڵێن ڕاستە و کاتە ئێمەش دەیسەلمێنین بێگومان من دەزانم ڕای دیکە هەیە جاخۆ نەک لە بوارە لە بواری کاتی خۆی گۆرانی و مۆسیقا و بابەتە هونەریەکان لەوێشدا تاوانە من دەزانم ڕازیایی هەیە بەڵام باش جەمنەوە کتێبێکم نووسیوە با خەڵکی بێ ڕەختی لێ بگرێ ئەلبەتە کاتی خۆی هێندێ شت دووسراول بەس تەماشام دەکەن هێندی خەڵ لە قسە کتێبەکەی من حاڵی نەبوون یا ئەها فلان زاناژ وای گوتۆ فلان وەکە کەوانم هەوتە تەڵە بێژین کردووە ئەوە خلاصەی ئەوەیە کە من هێناوە تۆ ڕەخنە لە قسەکانی من بگرن نەک فلان کەسێک وای گوتووە فلان کەسکە وای گوتووە زۆر فلان کەسی کە ژوایان گوتووە تەماشام کردووە ناشڵێم ئەمن معسووم لە هەڵە بەڵام ڕای خۆم پێ ڕاستە تاکو پێچەوانەکەی ئیسپات دەبێت دەستخۆش ئەو ترس و لەرزەشی نابێت ئەو ڕاشکاویم زۆر پێخۆش دەست خۆش بێت باشە مامۆستا ئێمە هەر نەتەوەی خۆمان حساب بکەین وەکو باس کرا باز دەمەوێت بە شێوەیەکی تر دیسان بچمەوە سەری بەدەیان بۆنەی جیاواز بەدەیان ئەوەی کە پێگوتێت جەژنی جیاواز بۆنەی جیاواز زیادی جیاواز باشە ئیسلام چۆن مامەڵە لەگەڵ ئەم بە شێوەیەکی گشتیاڵم هەڵبەت دوای و وردەکەینەوە کە ئەو بۆنانەکە مەسەلەن دێتە پێشەوە یاری خود جەژنەکان یا خود یادەکان بەس مەبەسم ئەوەیە ئەگەر بە شێوەیەکی گشتی ئەم گەلوونەتەوەیە دەیان بۆنە و یادی جیاوازی هەیە بە دەدایان شێواز خۆشی خۆی دەرەبڕێ
باشە ئیسلام دێ ئەمان لێ قەدەغاکە چزانم بۆیان سنووردارەکە چی لێ کاتیانی من لەم کتێبەدا دە بنەمای شەرعیم هێناون یەکێک لە بنەمایەکان ئەوەیە کە دوایی دەیگەینێ کە ئەسڵ و بناغە لە خواپەرستیەکاندا بریتێ لە ڕێرەی ژیران الأصل في العبادات الحظر المنع يعني چی؟ يعني ئێمە لە بواری خواپەرستیەکاندا هەرچی دەستی بۆ بەرین ڕێمان لێ گیراوە خواپەرستیەکان دوو بەشن یا پەیوەندیان بە لایەنی فیکریەوە هەیە یا پەیوەندیان بە لایەنی کردەییەوە هەیە لایەنی فیکری ئیمان و عەقیدە لایەنی کردەیی دروشمەکانی خواپەرستی خواپەرستیەکان یعنی مامەڵە لەگەڵ خوا مامەڵە لەگەڵ خوا سبحانه وتعالى دەبێ خوا پێمان بفەرمێ ئاوا مامەڵە لەگەڵ بکە بۆیە هەرچی زیاد بکرێ لە بواری عیباداتدا بەچی دادەندرێ بەداهێنراو بە پەیداکراو کە شەرع وشەی بدعەتی بۆ داناوە بدعەت ئەوە بواری خواپەرستیەکان ئەوەی کە جەنابە دەڵێ ئەو هەموو ئەو یاد و بۆنانە زانبەرزی هەر یادی خۆشی بن کاچی من خۆمە یادی ناخۆشیمان زیاترن چیمیا بارانی هەڵە بچە و هەموو شوێنەکانی دیکە ئەنفال بەناو ئەنفالکران کۆچڕە و ئەو هەموو لێ قەومانانەی کە بوون ئەو هەموو خەڵکە کوژراوە چی بووە ئێسک و پرۆسکی مەسانوانە کە دێن هەموو یاد و بیرەوەری ناخۆشن یعنی ئێمە یاد و بیرەوەرە ناخۆشەکانمان زیاتر لە خۆشەکان ئەوانەش هەر پیان دەگوتر یاد بۆن و دەستگوزی پیان بگوترێت جەژن عید دەڵ العید ما يعود ئەوەی کە دەگەڕێتەوە ساڵانە کە دووبارە دەبێت دەگوترێت عید ئەو فەڕەنکانی زمان وە دەڵێن شەرع چۆنیان تەماشا دەکا شریعت وایان تەماشا دەکا دەڵ الأصل في العادات الإباحة الأصل في المعاملات الإباحة يا العفو بناغە لە هەڵسو و کەوتەکاندا بناغە لە نەرێت و عادەتەکاندا بریتێ لە ڕێپێدران بریتێ لە بواردران کەواتە ئەسڵەوەی بوار دەدرێت کاکە من دەمەوێت خۆشی دەربڕم دێفەرم دەمەوێت ناخۆشی دەربڕم دەمەوێت یادی ئەو فڵاشتە بکەمەوە دەمەوێت مەسەن ئەو خۆشی ئەو ناخۆشی یادی بکەینەوە بۆی لە بیرمان نەچێتەوە ئایا ناشەرعیە نەخێرە مە هەر دەقی ئاەتمان لەسەرەوە هەیە وذەکرهم بئەیامی الله ڕۆژەکانی خوایان بیر بخەوە ڕۆژەکانی خوا ئەو ڕۆژانە کە خوا خەڵکێکی تێدا تاقی کردن و بە خۆشیان یا بە ناخۆشیان ئەیام الله ڕۆژەکانی خوا ئەو ڕۆژانە لەبێت هەم لەو سیاقەدا لە سوورەتی ئیبراهیم داهاتووە لە سیاقی ئەوە داهاتووە کە خوا سبحانه وتعالى موسى عليه الصلاة والسلام بەڵگەگەل و معجزەکانەوە دەنێرێ أن أخرج قومك من الظلمات إلى النور وذكرهم بأيام الله خەڵکەکەت لە تاریکیان دەرێنە بۆ ڕۆشنایی و یا ڕۆژەکانی خۆیان بیر بخەوە ڕۆژەکانی خۆ ئەو ڕۆژانە بوون کە ڕۆژە ناخۆشەکان ئەوانە بوون کە فرعون ئەوانی نێرینەکانی سەر دەبڕین مێینەکانی دەهێشتنەوە سۆڕە و بێگاری پێدەکردن چی پێدەکردن چی پێنەکەن بە بەنو ئیسرائیل ئەو ڕۆژە ناخۆشەکان ڕۆژە خۆشەکان ئەوە بوون کە خوا بەڵای نال بۆ فرعون و دوایی لە دەریای سووردا خنکاندنی و بەنو ئیسرائیلی دەرباز کرد کەواتە یعنی خوا فەرمانی کردووە کە ئێمە دەبێت ڕۆژەکانی خوا ئەو ڕۆژانەی کە خۆشی ناخۆشیان تێدا بوون چون هەموو ڕۆژەکان کات هەمووی بەویستی خوا دەجۆڵێ بۆیە لە فەرمایشی پێغەمبەر داهاتوو عليه الصلاة والسلام لا تسبوا الدهر فإن الدهر هو الله قسە بە ڕۆژگار مەڵێن چکە ڕۆژگار خوایە یعنی چی یعنی خوا ڕۆژگار دەسۆڕێنێ ئەی خۆ ئەم زەوی ئێمە بە دەوری خۆی دادەخولێتەوە لە بە 24 ساعت جارێک بە دەوری لە بەرامبەری خۆردا دەخولێتەوە دەبێتە شەو و ڕۆژ و ساڵی جارێک بە دەوری خۆردا دەخولێتەوە دەبێت 4 فەسڵەکان دروست دەبن هەم بەویستی خوایە جا هەڵوێستی ئیسلام لە مەسەلەی یادوبوونە و جەژنەکاندا هەرەوەی تەماشای ئەوە دەکات ئەسڵ ئەوەیە کە ڕەوایە بەڵام دوای تەماشای نێوەڕۆکەکەی ئەگەر یادی نەورۆز دەکرێتەوە یادی کۆشڕەو دەکرێتەوە یادی بۆیەنە یەکەم هەڵبژاردن دەکرێتەوە یادی چی دەکرێتەوە خۆش و ناخۆش بگرنگەوەی ناشەرعی تێک هەڵ نەکرێ بە ڕەشبەڵەکەوە نەکرێ بە ناشەرعی نەکرێ قسەی ناشەرعی تێدا نەکرێ ئەگەنا لە ئەسڵدا بۆ خۆی ئەسڵ لە هەڵسوکەوتەکاندا ئەسڵ لە عادەتەکاندا ڕەوایی و دەستکراوەیە چکە مامەڵی بینی خۆمانە شەریعەت زۆر نەهاتۆتە نێوردەکاریەکانی مامەڵی بینی خۆمانەوە تەماشا بکە شەریعەت لە بواری عیباداتدا نوختەی خستۆتە سەر پیت
دەستنوێش چۆن دەگیرێ قوسڵ چۆن دەکرێت نوێش چۆن دەکرێت ڕۆژ چۆن دەگیرێ حەد چۆن دەکرێت نقطەی خزۆتە سەرپیت بەڵام لە بواری هەڵسوکەوتەکاندا چ هەڵسوکەوتی سیاسی چ هەڵسوکەوتی ئابووری مامەڵە چ هەڵسوکەوتی دیکە شریعەت چوارچێوەیەکی فراوانی داناوە و هێڵە گەشتەکانی داناون ئەوی دیکە بە بۆشایی هێشتوێتەوە تاکو خەڵک بە پێی پێداویستی خۆی ئەو بۆشایانە پڕکاتەوە. باشە مامۆستا وەکو جەنابەت وتت لەو شتانی کە پێویستن نوختە بێ بخرێتە سەرپیت قسەمان لەسەر ئەوەیە مامۆستا شەرع بۆ هەموو وردەکاری و یاخود بۆ هەموو جوڵەیەکی ئینسان یا جگەل لە بابەتە گشتیەکان ئێستا بابەتانی کەم باسەکەین کۆمەڵە بابەتی گشتین و پەیوەندیان بە ژیانی گشتیەوە هەیە بەڵام بۆ هەڵسوکەوتی ئینسان ینی بۆ وردەکاری هەڵسوکەوتی ئینسان پێویستە وەکو هەندێک داواکە نەبێ پشتیوانێکی شەرعی هەبێ کاڵم پشتیوانی شەرعیانی دەبێ ئیلا مەسەلەن بۆن من ئاەتێک پشتیوانی بکە فەرمودەیەک پشتیوانی بکە قسەی زانایەک ڕای زانایەک پشتیوانی بکە یعنی شتێکیش نییە کە شەرعەتیا بێ دەنگە و مباحی شەویش کێشێکیشی تیان نەبێ بەڵێ ئێمە بۆ هەر هەڵسوکەوتێ پێویستیمان بە بەڵگەی شەرعی نییە بۆ چونکە هەڵسوکەوتەکان ئەسڵتیاندا ڕەواییە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبی القواعد النورانية الفقهية دا والعز بن عبد السلام وأبو حامد الغزالي و زانایانی دیکە دەڵێن ئەسڵ لە هەڵسوکەوتەکاندا ڕەواییە یعنی چی ڕەواییە ینی هەرچی هەڵسوکەوت دەکەی بیکە إلا ما حرمه الشارع جگە لەوەی شارع دانر کە خوای قەدەغەی کردووە بەعەکسی عیبادەتەکانەوە کە ئەسڵتیاندا ڕێلێگیرانە ئەسڵ لە خواپەرستەکاندا ڕێلێگیرانە إلا ما شرعه الشارع مەگەر وی شارع ڕێداوە ئەگەنا لە خۆڕا بوتنێ لە خۆڕا دوورکاتی سونەت دابێنی هەر لە خۆ زۆرە ڕۆژوێک بگری هەر لە خۆ زۆرە شتێ بکەی بکەوە پێی لەخوا نزیک دەبێەوە نا شەرع دیاری کردووە بەڵام بۆ هەڵسوکەوتەکان شەرع دیاری نەکردووە بەڵکو دەستی ئێمەی ئاوەڵا کردوێتەوە زانایان کە ئەو بنچینەیان داناوە زانیویانە ئەوە لە کۆی ئاەت و حەدیثەکان وەریان گرتووە کەواتە ئێمە بۆ وردەکاریەکانی هەڵسوکەوتی ڕۆژانەمان پێویستیمان بە بەڵگەی شەرعی نییە مەگەر بەڵگەی شەرعی مەبەست پێ ئەوە بێ کە شەرع ڕێی داوی بەڵێ شەرع ڕێی داوی چۆن هەڵسوکەوت دەکەی بیکە چۆن چی دەکەی لە بواری حکم و سیاسەتدا لە بواری بازرگانی و ئابووریدا لە بواری کۆمەڵایەتیدا لە بواری جەنگ و ئاشتیدا مەگەر شەرع شتێکی قەدەغە کرد بێ بۆ وێنە خوای پروردگار دەفەرمێ وأحل الله البيع وحرم الربا خوا بکردن و فرۆشتنی حەڵال کردووە بەڵام سوود خۆری قەدەغە کردووە یا لە مەسەلەی حکم و سیاسەتدا شەرع دەستی خەڵکی کردوێتەوە بەڵام ڕێی لە زۆڵم گرتووە ڕێی لە خۆسەپاندن گرتووە و ئەمڕۆ شوڕا بەینەهم حکمی میراتی و بنەماڵەیی مەرفوزە بەڵام دوایی حاکم چۆن مامەڵە دەکات دەیە بە عەدل مامەڵە بکات بە ئەو عەدلە ئەو دادگەریە چۆن بچەسپێنێ میکانیزمەکانی شەریعەت دیاری نەکردووە هەروەها لە بواری کۆمەڵایەتیدا لە بواری هەڵسوکەوتی ڕۆژانەدا ئێستا جەناب چاکەت و پانتۆڵت لە بەردایە و بۆین باغێکت بەستووە جوان وانە ئایا شەرع چ دەڵێ ئەمە هێندێک خەڵکی عەقڵ گشتکە ئەوە هەمووی ئەوە تەشەبوهە بە بێ بڕوایان زانایان ڕوونیان کردوێتەوە جارێ من تەشەبەه بقەوم فەهوە منهم هەر کەسێ خۆی بە کۆمەڵێک بچوێنێ لەوانە جارێوە لە سەنەدەکەی مشتومڕی لەسرە بەڵام لە گریمانی ڕازبوونی سەنەدەکەشیدا زانایانی قوڵ دەڵێن من تەشەبەه بقەوم فەهوە منهم ئەی فی خصوصیاتهم الدینیە لە تایبەتمەندی دینەکاندا وەکو ئەوان بکە ئەگەر ناخۆ یەک مسلمانی سەلامەتت بۆ دەرناچێ هەرچی مسلمانە بە سەلەفی و خەلەفی و بە سۆفی و هەمووی سواری تایارە دەبێ تایارە کافر دروستیان کردووە سواری سیارە دەبێ ئەوان دروستیان کردووە بەڵکو زۆر جار ئەوەی کە دەشی خۆین ئەوەی کە دەشی پۆشین بەداخەوە مسلمانان لە ئەنجامی دواکەوتویەتیاندا بۆ هەموو شتێک پێویستیان بە غەیری مسلمانانە ئێجا ئایا کە تۆ ژۆکوانت خوارد لەسەر مێز نان خواردن بە شەقۆ بە چەنگاڵ و کەوچک نان خواردن ئایا وەکو ئەوانە بەڵام ئایا ئەوە ناشەرعی ناوە لە تایبەتمەندی دینیەکانیاندا ئەگەر وەکو وان بکەی حکمی ئەوانت هەیە لە تایبەتمەندی دینی ینی نەسڕانیە کە خاچ بە ملدا دەکا
یا نەسرانیە کە بە جۆرێک هەڵسوکەوت دەکات لەگەڵ عیسادا عەلەیهی سەڵات وسەلام کە ناشەرعیە ئەگەنا خۆشویستنی عیسا ڕێز لێگرتنی دڵخۆش بن بۆی کە لەو ڕۆژەدا لەدایک بووە ئایا هەر لە ئامانجە شەرعیەکان نییە جە خۆ عیساش وەکو پێغەمبەرانی وەکو پێغەمبەری خۆمانوی پێغەمبەریش پایە بەرزی خوایە خۆشمان دەوێ دڵخۆشیشین کە لەدایک بووە یعنی کەواتە ئەوش بە شەرێکە و لەدایک بووە و پێمان ناخۆشە کە کاتی خۆی ڕۆمانەکان و جوولەکەکان ویستویانە پیلانیان لە دەست ژێڕا وڵام خوا بەرزی کردوتەوە بەرەو ئاسمان نەجاتی داوە مەبەستم خۆوێچواندن بە بێبڕوایان لە تایبەتمەندی دینیاندا قەدەغەیە ئەگەر نا لە کاروباری دنیاییاندا الحكمة ضالة المؤمن فحيثما وجدها فهو أحق بها أما أقل لروي سندش وإشكالي هبه كلا سنن الترمذي دا هاتوا بلام لروي نورك هيش قريء شيء تداني وبيغمبرش عليه الصلاة والسلام واي كردوا يعني كاتو كجنج خندق ديتا بيش مراويش دكا بس سلماني فارسي دلما عادة ما نوابو خندق ما ليدا راويش دكا يجي بجي دكا هروها كان عمد نسيبو هرقل بو كسرى یەکێک دەڵێ ئەی پێغەمبەری خوا ئەوانە گەر نامە مۆر نەکرابێ ختمی پێوە نەبێ نایخوێننەوە دەڵێ مۆرێکم بۆ دروستکەن ناڵێ وەڵاوە لاساکردنەوەی بێگانەیە مۆرێکم بۆ دروستکەن مادەمەوە عورفێکی نێودەوڵەتیە هەروەها مەنجەنیق و دەبابە کە یەکەم جار لەلایەنی سوپای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە نیوە دورگەی عەرەبیدا بەکارهێنراوە هێنەی فەرمووە وەڵاوە تەقلیدی فارس و ڕۆمە هەروەها عومەری کوڕی خەتاب لە چەند کاروباری ئیداریدا بەهرەمەند بوو لە ئەزبوونی حوکمڕانی دەوڵەتی فارس و ڕۆم هیچ بە لاساکردنەوەی بێگانەشی نەزانی بۆ چکە لە کاروباری گشتیدایەک نەک لە تایبەتمەندی دینیاندا سوپاس دەکەین مامۆستا دەستەکانە خۆش بێ و ئەڵقەی ژمارە هەفتە حوتیشمان کۆتایی هات ئینشاءڵڵا لە ئەڵقەی ژمارە هەفتە هەشتا درێژە بەم بابەتە عادی ئینشاءڵڵا خوا پشتیوان بێت بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی بەرنامەکەمان تاکو و بێگەشتنەوەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە هەسپێنین خواتان لەگەڵ